بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم کە دەگەمەوە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست لە ستودیۆی 285 وەک ئاشکرایە کە لە 11/11/2025 هەڵبژاردن لە عێراق بۆ خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجام دەدرێت. کۆمەڵی دادگەری کوردستان لەسەر هەرسێ بازنەکەی هەرێمی کوردستان کە مەبەستم بازنەی هەولێر و سلێمانی هەڵەبجە و دهۆکە بە کۆمەڵێک کاندیدی بەتوانە بوێر دلێر شارەزە بەشدارە کە دەیەوێت زۆرینەیان سەرخات بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەوەی تایبەتمەندە بە بازنەی هەولێر وەکو زانیاری 1,087,880 دەنگدەر مافی دەنگدانیان هەیە کە 108 کاندید لە پارت و لیستە جیازیەکان و کاندیدی سەربەخۆ بەشێ دەکەن لەسەر 15 کورسی پەرلەمانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق جگە لە کورسیی کۆتا لە سنووری بازنەی هەولێر. ئێمە هەوڵ دەین کاندیدانی سنووری بازنەی هەولێر بناسێن و گفتوگۆیان لە سەر بکەین و مەبەستی خۆ کاندیدکردنیان و بەرنامەی کاری کۆمەڵ ڕوونتر بکەینەوە. بۆ ئەمڕۆ زۆر بەڕێز خاتوو چنار جەلال کاندیدی ژمارە 4 لە لیستی 285 کۆمەڵی دادگەری لەگەڵم دەبێت. پاستانەکەم دەستان خۆش بێ بۆ ئەم هەلێکا بۆمتان ڕەخساندووەکەوە بتوانم ئەو پەیام و بڵێن زانیارانەی کە پێمە بگێنمە ئێوە بگێ لە ڕێ ئێوەش بگێنمە هاوڵاتیان. باش خاتوو چنار لە ئەنجومەنی پارێزگای هەولێر بوون، ساڵانێک لەوێ خزمەتتان کرد. دەمەوێت بزانم ئێستا ڕەنگە دواتریش کە ڕوبەڕووی بەشێک لە هاوڵاتیان ببیەوە هەندێک خەڵک هەبێ مەبەستی خۆکاندیدکردن لێ بپرسن. ئەگەر من ئەوە بکەمە پرسیار وەکو هاوڵاتیەک لە بەرسی خاتوو چنار خۆی کاندید کردووە مەبەستی لەوەدا چییە؟ جا سەرتا بەناوی خوای گەورە وەڵای ئێمە وەکو بڵێن گەلێکی موسڵمان و گەلی کوردی موسڵمان بەگشتی و ئێمە کاندیدی حزبێکی ئیسلامی بە تایبەتی ئەمە پێمان وایە خزمەتکردن بە خەڵک ئەوە بڵێن یەکێ واجبێکە لە واجبەکانی ئاینەکەمان و پێویستە لەسەرمان لە ژیانمان ئەو ماوەیەکەوە لە ژیاندا کە ژیان هەمومان نەزانی ژیانمان کە عنی کاتیە و تاقیکردنەوەیە کە تێدا تێپەڕەبین هەتا بتوانین خزمەتی زۆرترین خەڵک بکەین بە شێوەیەکەوە لێی ڕازی بن بە ئەو خزمەتکردنە. ئەمەش بەپێی ئەو بابەتە ینی بە پێویستم زانیکەوە خۆم کاندید کەم بەڵکو ئەگەر سەرکەم بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بتوانم لەوێوە خزمەتی زۆرترین ژمارە خەڵک بکەم و لە بوارە جیاجیەکان. باش وەک ئەوەی کە من زانیاریم هەیە بەڕێستان لە سنتەرەکانی لەبەرکردنی قورئان مامۆستان بۆ ڕەنگە قوتابیەکی یەکجار زۆرتان هەبی. ئەم دوو بابەتە چۆن لێک دەدەیەوە کە بتوانی لەوێش بە شێوازێک لە شێوازەکان خزمەتی خاڵێ بکەیت؟ وەک ئەوەی کە باست کرد ئێمە موسڵمانین کاری سەرەکیمان ئەوەیە بابەتی بانگەوازە و دەیبەستینەوە بە ینی خزمەتکردنی ئیسلام. ئەوە چۆن؟ بەڵێ ئێستێمە لە وەکو مامۆستاک لە سەنتەری حیکمە ینی بڵێن ژمارەیەکی دیاریکراو قوتابیمان هەیە. ئەو ژمارە دیاریکراوە دیار شت بە شێوێک بڵێن خزمەتیانەکەن خزمەتکردنەکەەوەی کا فێریانەکەین فێری قورئان و فێری علمی تەجوید و تەفسیر ئەو شتانیانەکەین. یعنی بڵێن کارەکەمان هەر خزمەتکردنە بەڵام سنوورێکی دیاریکراودا سنوورێکی بچووکتر و بچووکتر بەڵام دیاریکراو بەدەستتر. هەرچەندە سوپاس بەخوای گەورە قوتابیانمان یەکجار زۆرە تاکۆم ساڵ قوتابیشمان وەرنەگرتووە ئەوەندا زۆرە قوتابی تازەمە وەرنەگرتووە لە هەندێک لە بەشەکانە. بەڵام کاری پەرلەمانتاری جیاوازە هەر خزمەتکردنی خەڵکە بەڵام ینی خزمەتی بە خەڵکێکی زۆر زیاترەکەی وەکو بڵێ سنووری نییە ئەوە دیاریکرا بەڵام ئەمە دیاریکراو نیە خەڵکەکە هەتا توانی بۆ خۆت زیاتر خزمەتکەی ئەوە توانی خزمەتی کە بڵێن ڕێژێکی زیاتر لە خەڵک بکەی و لە زۆر بواری ترشە نەکار لە بواری فێرکردن. باش وەک ئەوەی کە سەرەتا گوتم لە ئەنجومەنی پارێزگای هەولێر بوون ئەزموونێکتان هەیە لە بابەتی بەڕاستی یاسادانان بە تایبەت کە ئەوە ئەنجومەنە زیاتر کاری دەرکردنی ڕێنمایی بوو بەڵێ بڕیار بوو نەک بابەتی یاسایی کە ئەوە کاری پەرلەمانیە. ئەو ئەزموونە چەند خزمەتی خاتوو چنار دەکات بۆی بتوانێت باشتر لەوێ خزمەتکە بە تایبەتی بابەتێکە کە پەیوەستە بە یاسادانان لە هەمووی عێراق؟
ڕاستەکە لێ تەنا بڕیاردان و پێڕە و ئەوانەمان هەبوو ئیتر ئەوش لە سنووری شاری هەولێرە پارێزگای هەولێرا بوو یعنی وەکو بڵێ ئەوش عینەن کارەکە سنووردار بوو بەڵام بە هەر حاڵ یعنی وەکو بڵێ تەجروبەیەکە بوو ئەتوانم لەسەر ئەو ساسە و ئێستاکانە بۆ نمونە ئەو یعنی بڵێن ئەو سیاسانێکە لە عێراق دەرەچێت کە بچێ پەرلەمان ئەو یاسایانە ئەتوانی پێشنیار بکەی بۆ دەستکاریکردنی هەندێک بڕگە یاساکان بە شێوەیەک بێکەوە لە قازانجی گەلی کووردا بێ یان لە هەر لە قازانجی ئەگەر هاوڵاتی عێراقش بێ ئاسایی احتیادی ئەمە هەمان ئەتوانی بڵێن هەمان عێراقین بەڵام ئێمە بەشێکین یعنی لە هەورێمی کوردستان یعنی بڵێن زیاتر ئەمەوێ هاوڵاتیانی کوردستان زیاتر خزمەت باش طبعا بەڵام ئەوەش یعنی ئەوان شەگرێتەوە هەمووی ئەتوانین ئەو یاسانە بەپێی قازانج و سوودی خەڵک بگۆڕی باش ڕەنگە هەر کاندیدێک بەنامەیەکی کاری خۆی هەبی یعنی بێوێک کار لەسەر چەند خاڵێکی زیاتر بکات یعنی ئەوەی زیاتر لە زیهن و مێشتیدایە کە ئەگەر بێت و متمانەی خەڵک بەدەستبێنی ئەگەر بپرسم یعنی بەرنامەی کاری خۆت وەکو کەسێکی شخصی بەدەر لەوەی کە کۆمەڵ دواتر بەرنامەی کاری خۆی دەبێت دەتەوێت زیاتر کار لەسەر چی بکەیت کە خزمەتی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی بکرێت بەڵێ ڕاستەکەی من لە ژیانی بڵین وەزیفیمە پێشتر مامۆستا بوومە مامۆستای ناوەندی بوومە ماوەی 16 ساڵ پاشان لە ئەنجومەنی پارێزگا بوومە ماوەی 9 ساڵ کە لە ئەنجومەنی پارێزگاش بوومە زیاتر لە لیژنەی بڕیاردەی لیژنەی پەروەردە بوومە پەروەردە و فێرکردن یعنی وەک بڵێ زیاتر ئێستاش مامۆستای سەنتەر حکمە هەر ئیشەکانم زیاتر وەکو بڵێ پسپۆڕی و زانیاری و زانستەکان زیاتر لە بواری پەروەردەدایە زانیاری فێرکردن و بابەتی فێرکردن و بەڵێ پەروەردە بە شێوەیەک بێ بەڵێ زیاتر یعنی کە بچمەوێش هەر ئەتوانم یان لەو بوارەیە زیاتر حتممە لە بواری ترش ئیشم کردو و ئەتوان میشتیا بکەم بەڵام ئەوەیە وەکو بڵێ زیاتر تەرکیزم کردوێتە سەر و بوارە و لە بواری پەروەردەکردندا هەر لەسەر ئەو خاڵە بەدەر لەو تایبەتمەندی و پسپۆڕی کە لە بواری پەروەردە هەتا یعنی تێبینیەکت ڕەنگە لەو دروست بێ لە بواری پەروەردە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی چۆن دەتوانین ئەو بابەتە لە ڕووی یاساییەوە لە عێراق بە شێوەیەکی گشتی چارەسەر بکرێت کە ڕەنگە بە خۆشت تێبینی لەسەر بابەتی پەروەردە لە هەرێمی کوردستان هەبی و بە عێراق بە شێوەیەکی گشتیش بەڵێ ئەوەش هەر طبعاً بە یاسابێ ئەو شتانە بۆی منە ئێمە لێرە یاسایەکی پەروەردەیمانی ئەوەی کە دانرا یاسایەک پەروەردەکە بەوای ئەوەی کەوا پەرلەمان ماوەی یاسای بەسەرچوو بۆ ئەوش لەوە کرایەوە ینی کەواتە ئێستاکانە ئێمە هەر حساب کە پەروەردەمان هەر بە هەرامەچی ڕۆیشتە تا ئێستاکانە ئەوە 30 ساڵە کوردستان دەسەڵاتی هەیە بەڵام هەر بە هەڕەمەچی ڕۆیشتووە ئەمەش طبعاً زیان و زەرەری زۆرە بێت ئەوە ئەبینین ئەو یاسای کەدان ژابوش طبعاً تێبینیمانە بۆ کاتە لەسەر چکە زیاتر لە وەکو بڵێ قازانجی خوێندنگە ئەهلیەکان بوو نەک لە قازانجی خوێندنگەی حکومی بێت و زیاتر لە بڵێن قازانجی خەڵک نەبوو چکە کە خەڵکێک هەژار بێت بە شێوەیەکی گشتی کە کەمتر گرنگی بە خوێندنی حکومی دەدرێت بەڵێ کەمتر گرنگی پێدرا بوو و زیاتر ئەو بڵێ فۆکسەکە خراپ بۆ سەر خوێندنی ئەهلی و ئەوەش کە خۆمانەزانی بەپارەیە و هەموو کەسێکش ئەو توانایینیەوە خاستەن لە ئەم ڕۆژی ئێستای کوردستاندا لە بوارجی دارایی ئەبینی خەڵک هەمووی بێموچەیە و کاسبی نییە و ئەو شتانە بینین ینی وەکو بڵێ خەڵک زەرمەند بوو لەو یاسایە بە شێوێک لە شێوەکان بۆی ئەتوانین کە و یاسایش لەوە غبووە توانین ئەو بڕگە و بابەتانەی کەوا پێمان باشە بگەێنینە وەکو پێشنیازە یاسا بڵێن پرۆژاسا بڵێن پێشکەشی بە پەرلەمانی عێراقی با من پرسیارش کە هەر لە تایبەتمەندی بابەتی پەروەردە بکەم کە زۆر جار لێرەولەی لە گۆڕانکاری پرۆگرامی خوێندن هەندێک بابەت دەهێنرێتە نێو پرۆگرامی خوێندن کە ڕەنگە پێچەوانە بی لەگەڵ بنەماکانی ئاینی ئیسلام چۆن دەتوانین وا بکەین کە نوێنەرانێک لە ناوەندی بڕیاردان بن ناوەندی یاسایی بن کە پابەندی تەواویان بە ئاینی ئیسلامە هەبێ یعنی مەبەستم بەڕوێ چەندە گرنگە خەڵکێک لەو شوێنانە بێ کە پابەندی تەواوی بە ئاینی ئیسلامە بۆی شتێک دەرنەچێ بڕیارێک دەرنەچێ یاسایەک دەرنەچیان لە نێو پرۆگرامی خوێندن شتێک نەبێ کە پێچەوانی بنەماکانی ئاین بێ حتمەنەوە دیارە و ئاسانیشە مەسەلەن بۆ نمونە تو دەنگ بە کاندیدێکەکەی نوێژ ناکا بە ڕۆژ و نابێ هیچ بڵێن ئیلتیزامێکی بە ئاینەوە نییە حتمما ئەو کاتە بچێتە شوێنی بڕیاردان ئەو هیچ پێگرنگ نابێ ئەو بابەتانە
وجاروا هاي مثلا كسانك هي يعني با بخلم عن برلمانتارشن بلام لو أنا كسي ترو رخراوي هندي رخراوي بلين دجبا إنه أنا كاريجريانا بيل السريان إيش بو أنا كان زيادة نكو إيش بو أين كبكنوا بو بارسني أين كمان بكن بالكو بلام دان بكانديداني كوا بلين التزامي دينيان هبي ودينيان بزور جرين بيو بيان وابي للسريها مشتركة وبيان وابي كانديد يعني برلمانتار أبي هول بدا كوا عيني خلق ببارزة بيش أو يعني جياني دابين بكا عيني كي بارزة بوي قيامتي دابين بتسكيما عموما لجيان دا لجير تحقيق إنه كانوا جياني الدنيا براوية أتينا قيامت لبي جياني كو هتايما لقيامة دا يعني أبي كانديد أول ما يشكي أبي يعني بوشيوي بكانديدا كا سرتابي قيامتي خلق ببارزة أنزا جيانا كي بو دابين بكا يعني تواني بلين رجاي دابين كردني جياني أساي خلقوا بابت استريكي كان يجي أساسي كان جياني خلقوا أبكا خلقكش وبلي دس بطال بيبوي بير لا قيامة خلقك باش رنجة برسي أو برسياري ديكم زيادة برسيارش كسيبة زاتوان يعني بلي جوابكم طاونا كر باشا بلن كاتا طبعا أبي هاولاتي أو أجر دينا كي خوي بيجرنجا وباراستني أو يعني برورد كرني نويت هاتو لسر مبادئ كاني ديني بيجرن بي أبي دنگ بكانديدانك بدا كوا دينيان للا جرنجا والتزامي دينيان هبي باش ئەگەشتێک لەسەر بەنامەی کاری خۆت مابێ دەتوانی تەواوی بکەی ئەگەنا من ئەو پرسیارە بکەم کە گوتم پرسیارێکی کەسیە ڕەنگە لە لای خەڵک ئێستا وها ڕوون ببێتەوە هەر کەسێک کە کاندید دەبێ مەبەستێکی هەیە ئەویش بابەتی خۆ دەوڵەمەندکردنی کەسیە ئەگەر کەسێک هاوڵاتیەک ئەوەی ڕوبەڕووی خات و چنار کردەوە کە پێت بڵێت و مەبەست ئەوەیە بچێ پەرلەمان و موچەیەکی باش وەرگری جوابی تۆ چ دەبێت کە ئایا ئەوە گرنگ و ئامانزی تووە یاخود ئامانزیەکی دیکەت هەیە کە لە پێشتوو باست کرد و کە بەرنامەی کار و ئەوەی کە کۆمەڵ وەکو حیزب پێدەستپێرەوەی کە خزمەتی هاوڵاتی کامەیە بەڵێ خۆی من وەڵامی بۆ شێوێ وەڵام بدەمەوە ئەڵێم من مەبەستم خزمەتکردنە ئەوە وەڵام بدەم بەڵام ئایا و قەناعەتم پێهێنێ پێ ناهێنێ ئەبێ بەڵگەی بۆ بێنمە کە بەڵگەی بۆ دێنمەوە من لە کاری پێشوما کە لە ئەنجومەن پارێزگا بۆ ماوەی 9 ساڵ يعني بموسەکەم تێرم خواردووە هەرچەنە موچەکەش لە کاتی ڕبع موچە و چارەکە موچە و شتانەوانە يعني ئەوانەی بەسەرعات بەڵام الحەمدولله هەم لەوە زیاتر هیچ امتیازێکم وەرنەگرتووە هەوڵی هیچ امتیازی کەم نەداوە و بۆ هیچ شتێکە هەوڵ نەداو تەنها يعني بۆکو بڵێ هەوڵە زۆرەکەی من بۆکەوە بە چ شێوەیەک بتوانم لەو دەسەڵاتم سوود ببینم بۆی خزمەتی خەڵک بم زیاترەوە هەوڵەکەی من بووە و ئەگەر خەڵکێکش ئەتوانێت پرسیارکە بزانێ ئایا من پێشتر هیچ لەو وەڵامە شتێکم بۆ دروست بوو بەڵێ هەوڵی هیچی دیکەم نەدایە یعنی دەکرێت بڵێن ئەوانی کە پێشووتر لە با نەڵێم ئەنجومەنی پارێزگای هەولێر ئەوانی پێشتر کە خەڵک کاندیدی کردینە دەرچوونە لە بۆ پەرلەمان لە شوێنێک کە یاسایی بووە ینی بە شێوەی دەنگدان ئایا هەوڵی شتیت کردرا ینی شتێک دیتیە کە خەڵکانێک هەبوو هەوڵی شخصیان داوە کەسیان داوە بۆ دەوڵەمەندکردیان داوە تحدیدی ناکەم بەڵام بەس بخۆ لە ناوەندێک بووی کە ڕەنگشتی وا هەبوو بەڵێوانەی لە جونگەکانی دەسەڵات بوونە بەڵێ هەوڵی زۆریان داوە بۆ ینی کەسانێک طبعا هەمووی دایمەن هەمووی وانە بەڵام زیاتر کەمینەکەی ئەوە بووەکەوە ئیش بکات و يعني بڵین خزمەتی ئامانزیی دیاریکراوە بەڵێ زیاتر ئامانزیان ئەو بووە سوودمەند بن لە امتیازات و يعني بۆ خۆیان ئەو پلۆپۆستیان وەکو بڵێ بەکار بهێنن بۆ يعني سوودی شخصی خۆیان و بۆ ئیتر سوودی شخصی عائلەکە و دەوروبەریان و ئەو خەڵکانی ئەیناسن و برادەر و ئەوانە زیاتر نەک بۆ خزمەتی خەڵکی ئەوە بێلەوەی جیاوازیشیان کرۆ لە نێوان خەڵکەکاندا مەسەن ئەوی سەر بەلایەن خۆیان بۆ لەوانەیە تۆزێک هەر زۆر گرنگ نەبوو بەلایەن بەڵام لەوانەیە تۆزێ باشتر بوو بەڵام ئەو سەر بەلایەنەکانی کە بێوە ئیهمال کراوە و گوێیان نەداوەتەوە داواکاری ئەوە لە کاری ئەندامانی کۆمەڵ نەبووە کە لە ئەنجومەنی پارێزگا یان لە شوێنێک دیکە هەتاکو من لە ئەو کۆتاییە لە کاتێ دەستم لە کار کێشایەوە يعني لەوانەیە کە ئەندام و لە پارتیەکان ینی شادیان بۆم داگوتیان ئەوە هەوڵی داوە خزمەتی خەڵک بکاتەنانەت ئەگە ئەندامێک پارتیش بوو بێ هەوڵی داوە و ینی ئیشی بۆی کردووە بینیوەتی مەزلومە و ینی پێویستی بەوەیە کە بەرگری لێ بکە باش ئێستا کۆمەڵ دوروشمێکی هەیە لەگەڵتاندا ڕازگۆین لەگەڵ چی لە ڕابردوودا ڕازگۆ بوونە لەگەڵ خەڵک لۆی کەسێک هەبێ ئێستا قەنەعەتی بەوەیەوەی کە بەکردداری کۆمەڵ ڕازگۆ بووە یعنی نمونەی چی دەینەوە
بەڵێ نمونەی ڕاستگۆیمان زۆرە الحەمدوللا بۆ نمونە کە ئێمە هەمومان نوێنەرانمان لە پەرلەمان و حکوومەت و ئەوانە بووە ئەبینین کەسانی ڕاستگۆ بوونە بە تەواوی خزمەتی خەڵکیان کردووە ئەو پەیمان و بەڵێنێک کە بە خەڵکیان داوە وەکو بڵێن بەردەوام بوونە لەسەری ینی وانە بوونە بڵێن یان کە مەسان کە خەڵک دەنگی پێیاندا و دڵسۆز بوونە بەرامبەر ئەو دەنگانی خەڵکە پێیانداوە ینی لەوانەیە زۆر جار قوربانیمان داوە پەرلەمانتارمان هەبووە بڵێن دەرکراوە لە پەرلەمان حەسانی لێ وەرگیراوەتەوە ئەمە لەسەرچی لەسەر خزمەتکردنی خەڵک ئەیتوانی ئەو بەنەوعی لە ناوعەکان وەکو بڵێ دانوێنێ و سازش بکات لەو داکۆکیکردنە لە مافی خەڵکە و بۆ خۆی لە پەرلەمانتاری بمێنێتوانە ئەیتوانی وە بکە بەڵام نەیکردووە پەرلەمانتارمان هەبووە تاکو تەنانەت لە عێراق شەهیدش کراوە لە پەرلەمانی عێراق شەهیدش کراوە ئەوەش عینەن هەر لە پێنا ئەوەی کەوا داکۆکی لە مافی خەڵک کردووە باڵێک پەرلەمانتاری کۆمەڵ بوو شەهیدش بووە باش نمونەی ترشمان زۆرە هەر لەمان شێ هەر پەرلەمانتار بوو مەسەلەن کەواتە کۆمەڵ هەز دەکات کە لایانی دیکە ڕەنگە ڕاستگۆ نەبوون لەگەڵ خەڵک بۆی ئەو دروشمەی هەڵگرتووە لە پێنا ئەوەی کە لە بۆ خەڵکی ڕوون بێتەوە کە دەیەوێت لە داهاتوش بە هەمان ئەو شێوازی کارکردنە بەردەوام بێ وەکو بڵێ نەکە هەوڵیان بۆ نەداوە هەر ئەو بابەتانیان لە بیرش چوەتەوە چوونەتە ناو واقعەکەوە پەیوەستی چەند شتێک بوونە هیچ گرنگیان بەو بابەتان نەداوە چەندە گرنگە لای دەنگدەر بەشداری هەڵبژاردن بکە چکە بێگومان کاتێک ئەمە لە ئەنجامدانی هەڵبژاردن نێزیک دەبینەوە دەنجی ناڕازی شەیە بەوەی کە دەڵێ دەنگدان توانای گۆڕانکاری نییە ومێدێک هەیە کە بەڵێ بە دەنگدان دەتوانین گۆڕانکاری هەبێ بەڵام بە ڕێژەیەکی زۆر ئەندامانێک کاندیدانێک دەربچن لە پارلەمان کە وەک ئەوەی گوتت لەگەڵ خەڵک ڕازگۆ بن و لەگەڵ دینەکە ڕازگۆ بن لەوەی بتوانین خزمەت بکەین خەڵک ئومێدی هەبێ وڵای من پێم وایە خەڵق قەت بێ ئومێد نەبێ لە ئیسلامدا بێ ئومێدی کفرە ئینسان نابێ بێ ئومێد بێ مادام خوای گەورە هەر هەیە و حەی و قەیومە کەواتە مرۆڤش هەر بێ هەوڵدا هەتاکو ئەگا بە ئامانجەکەی ئەگەر نەگەشتی بە ئامانجەکەیش تو عنی واجبە لەسەر تو پێویستە هەر هەوڵ بدەیت باشانش ئەگەر ئێمە بڵێن کاریگەری نەبووە کاریگەری هەبووە چۆن کاریگەری نەبوو لە زۆر بابەتە کاریگەری هەبوو بۆ نمونە با بڵێن یاسای هاوڕەگەزبازی هەبووە لەوەی لە هەرێمی کوردستانیان لە عێراق قەدەغە کراوە مەسەڵەن ئێمە کاندیدانی ئێمە لەگەڵی بوونە ئەوە شتێکی زۆر زۆر باشە چونکە ئەو بابەتانە ئەگەر بە ئاسایی وەربگیری و قەدەغە نەکرێ ئەبێتە تێکدانی شێرازەی کۆمەڵگا و ئەوەش وەکو بڵێن خەتەرترین شتە بەسەر یعنی زۆر لە بابەتی بوونچەش گەورەتر ئەگەر ئەو بابەتان ئاسایی وەربگیری و ناو کۆمەڵگادا بەربڵاو بێتەوە بەڵێ لە دوای 2005ەوە ئەوەی کە لە دەسەڵاتە با بڵین پارتویەشتی بە شێوەی کردداری لە حکوومەتی عراقی بەشدارن بەڵام ئێستا وەک دەبین کە لە هەڵمەتی هەڵبژاردنیان وا دیارەکە ئەوان بەشداری نەبوونە لەو حکوومەتەیەک لە دوایەکان یعنی وەک ئەوەی ئەوان تازە نوێ بن هەڵمەتێکی هەڵبژاردننی بەو شێوازە ڕێک دەخن چەندە گرنگە دەنگدەر هاوڵاتی هۆشیار بێ بەوەی کە جیاوازی بکە لە نێوان ئەندامانی کە کار دەکەن و ئەندامانی کە تەنها مەبەستیان وەرگرتنی امتیازاتی ڕەنگە مادی و کەسی بێ چۆن جیاوازی بکەین لە نێوە ئەوانە بەڵێن ئێمە ئێستاکانە گەر بێت و سەیری دەستوری عراقی بکەین یان یاساکانی عێراق بکەن ئەبینین ئەتوانین لە ڕێگا و دەستورە و یاسایانەوە زۆر ماف بۆ گەلی کوردابین بکەین بەڵام ئایا بۆ نەکراوە ئەبینین مەسەلەن حزبەکان دەسەڵات ژمارەیەکی زۆر ئەویان هەبوو ژمارەی زۆر پەرلەمانتاریان هەبوو لەوێ وەتوانی وشیانە مەسەلەن تەحالوفات لەگەڵ لایەنەکانی دروست بکەن بەڵام ئەوانە بۆچیان کردو ئەو شتانە هەر تەنها بۆ امتیازاتی خۆیان بۆ وەرگرتنی پلۆپۆست بووە ئەو هەڵدانانە ئەو ینی بەدەستشان هێناوە تەنها بۆ ئەو بووە ئەگەرنا بۆچی ئەویان توانی و ئەویان بەدەست بێنن بۆ نیانتوانی مافی خەڵک بەدەست بێنن کەواتە هەڵدانەکان تەنها بۆ ئەو بووە نۆکو بۆ مافی خەڵک بابەتی ئابووریش بابەتێکی گرینگە کە ئێستا گرفتی هەرە سەرچی بەڵێ حق العمل ئەو اقتصادی بەڵێ کۆمەڵایەتێکە حق العمل حق التعلیم حق الصحة ئەوانە مادەکانی 22 34 و 31 دا باس کراوە حق العمل مثلا بۆ نمونە یعنی مافی کارکردن مافی فێربوون مافی صحة ئەوانە مەسەلەن بۆ نمونە یان حەقی دامەزراندن ئەتوانین مەسەلەن سوود وەربگرین لەو دامەزراندنانەی لە عێراقش هەموو دامەزراندن زۆر نێ بۆ شێوەی بەڵام هەیە هەتا ئێستاکان دامەزراندن لێ بێبەش یعنی مەبەست ئەوەیە وەکو یاسا ڕەنگە لە عێراق یاسا هەبێ بەڵێ یاسا هەیە بەڵام
کەسانێک بن کە دیفاع بکەن و پارێزگاری بکەن لە خەڵکی هەرێمی شان تێدا سوودمەند بڵێ وایە نەکردووەکەوە یعنی داکۆکی بکەینکەوە ئەبێ بۆ نمونە لەو یاسایەدا بەشێک بەر کوردستان بکەوێت وانی مەسەڵەن بۆ نمونە با بڵێن ئەم ساڵدایان ناو 300,000 کەس تاعین نەکرێوانە با ئەوان داوا بکەن 50,000 لە کوردستان بێ وانی ئەو بۆ نمونە هێنمەوە وانێ ناتوانێت بەشێکی ئەو لاوازیە نوێنەرایەتیە کە ئێمە لە بەغدا لاوازیەکەی لەلایەکشەوە پێم وایە یعنی زۆر بیر لەو بابەتانە ناکەنەوە ئەگەرنا یعنی شتێکی زۆر زەحمەت نییە یعنی و بڵێ علم و زانستێکی زۆری نایێت و داوای و پێشکەشێکیت و لە ناو پەرلەمانەکەیە مەسەڵەن قساکەی لەگەڵ پەرلەمانتارانە و قەناعەتیان پێهێنی و دەنگی بۆ کۆکەیتەوە تەوقیع بۆ کۆکەیتەوە و پێشکەشێکی تر یعنی بۆی دەنگی لەسەر بدرێ و مافەکانمان بدرێ ئەگەر شتێکی تایبەتت مایە نەسوپاست دەکەین شتێکی تایبەت کە لە بۆ دەنگدەرانی بە شێوەیەکی گشتیان شتێک کە پێت گرنگە باسی بکەیت وڵاوی پێم گرنگە باسی بکەم ئێمە وەکو پەرلەمانتار کە بچینەوێت چی ئەتوانین بۆ هاوڵاتی بکەین چی بۆ بکەین بۆ نمونە بەرگریکردن لە مافی هاوڵاتی لە ئێستاتی حادێکاندا دەتوانین بەرگری لە مافی هاوڵاتی بکەین لە هاوڵاتی کوردیان لە یاساتی حادێکانی کە ئێمە شتیدا سودمەند بین باسی قەومیەتەکانی عێراق پێکاتەکان عێراقەکە ئێمەش چ مافێک بۆ پێکاتەکان عێراق ئێمەش بەشێکی لەو پێکاتانە و بەشێکی سەرەکیشی لە دوای عەرەبە و کورد بەشی دووەمە کارکردن لەسەر یعنی هەبوونی چەند ماف ئەو مافانەیەکەوە هاوڵاتی بڵێن عێراق هەیەتی بۆ هەرێمی کوردستان شەبێوەکو بۆ نمونە کردنەوەی لقەکانی بانکی ڕەشید و ڕافدەین لە کوردستان سورفەی هاوسەرگیری و عقارەت و ئانە بگەڕێتەوە بۆمان پارێزگاری لە پێگەی دەستوری هەرێمی کوردستان بەڵێ هەروەها مەسەڵەن سعری نەوت و بەنزین ئەوانە دابەزێنرێوەکو ساری عێراقی لێ بکرێ یان زەریبە لێرە زۆرە و لە زۆر بابەت شەگرێتەوە بەڵام لە عێراق بابەتەکان کەمترە و زەریبەکەش بەپی یاسای ڕێک خراوە و دیارە لێرە زاروایر کۆمپانیا دەتوانێت بە خۆی لە جێک دانیشە و ئەنی زەریبە لە خەڵک وەرەگرێ وەکو چێتە گەرایی تقریبا ئەوهایە ئەتوانین ئەوانە هەمووی سوودی لێبینین زەمالاتی سکۆلەرشیپ وەکو گوتم دامەزران پێشتر باسمان کرد ئەوانەوە هەروەها توانین پارێزگار لە پێگەی دەستوری هەرێمی کوردستان بکەین لە عێراقدا و بە دواتچوونی کاروباری هاوڵاتیانی هەرێم لە دایرەتی حادەکان مەسەن بۆ من هاوڵاتیەکە لێرە کێشێکی هەیە لە دایرەتی حادەکاندا ئەتوانین بە دوواداچوون بۆ بکەین و هاوکاری من لە هەلکردنی کێشەکە هەروەها مەسەڵەن کاراکردنی دیوانی ڕقابەی مالی ئەتوانین هەڵ بۆ بدەین بە چاودێری دارەی ئەتوانین هەڵ بۆ ئەوانە هەمووی بدەین و ئیتر تا چەند هەوڵەکانمان یعنی ئەمەوێ بڵێم کە من بچمەوێ و یان کاندیدانشمان ڕاستی ئەمەوێ نەک هەوڵی بۆ بدەین ینی زۆر چەختی لەسەر بکەینەوە تاکو و بتوانین بەر شێوەیەک بڵین مافەکان دابین بکەین جاوەش هەر پرسیارەکە لەو بکە گوتت ئەوەیە کاندید متمانەی هەبێ یان متمانەی هەبێ بەڵێ متمانەی هەبێت چکە خەڵکەڵی هیچ نەکراوی خەڵک شتێکی زۆر گەورەیە نازم یعنی وەکو بڵێ ئێوێ دەسەڵات بگۆڕدرێ شتێکی ئەوە گەورەی بۆ نمونە ئەوانەی کە باست کرد بەپێی یاسا لە یاسای حکوومەتی ئیتیحادی هەیە بەڵام یعنی مەبەستەوە بڵێ کە نوێنەرانێک لێوێ بووینە خەڵک بەشێک لە نوێنەرانی ناردیە کە لایەن گرنگ نەبوو ئەو خزمەتە بکەن ئێوە دەتانەوێت بە شێوەیەشی دیکە خەمی هاوڵاتیان بجێڵنەوە خزمەتانە بکەن کە بەپێی یاساش هەیە ینی بۆ دەنگدەر ینی متمانە بدەمێدی هەبێکەوە کارکردن ئەوە نیە مەسەڵەن تو بیستە ینی بە وەکو بڵێ بە دەقە و سەعاتێک ناگۆڕێ شتەکەوانە لە هەموو شتەکان ناگۆڕێ تو ئەبێ هەوڵی بۆ بدەیت بەرەبەرەوانە ئەبێ بەرەبەرە هەتا هەر جاری مەسەڵەن بۆ نمونە ئێستاکانە ئەگەر موچە تەوتین بکرێ ئەو شتێکی باش کراوانە خۆ هەموو کێشەکانمان حەل نەبوو هەمووی حەل بووە نەخێر ئەو بەشێکی حەل بووانە بەڵام شتێکی زۆر گەورە باشە دوای ئەوە بۆ نمونە ئەوانەی کەەوە باسم کرد بۆ نمونە ساری نەوت و بەنزیندا بەزێندرێ وەکو عێراقی گرفتێکی زۆر بەڵێ لای هاوڵاتیان ئەوە مەسەن ئیشێکی وها بکرێ ئەو شتێکی باشە خۆ تو ناتەوی مەسەلەن وەکو بڵێ کوردستان لەم حاڵەتەی ئێستاکانە 30 ساڵەوە وەکو بڵێ ئهمال کرا و خزمەتێکی لەو شێوە نەکراوەکەوە باز بکرێ ناڵم نەکرا بەڵام بۆ شێوە نەبووە لە ئاست خزمەتی باشتر کرا زۆر باشتر بکرێت ئەوە نەکراوە بەڵام یعنی هاوڵاتی ئەو مافی خۆی لە دەست نەداکەوە مافی دەنگدانە ماف بۆ کاندیدانە بداکەوە هەوڵی بۆ دەن و لە خەمی چارەسەرکردنی کێشەکانە چکە بۆچی چکە لەوانێ بڵم هەندێک پەرلەمانتاری لایەنەکانی تر لە ئاستێکە ئاژێن لە ئاستی هاوڵاتیە زۆر جیاوازیە بەڵام کاندیدەکانی ئێمە الحەمدوللا لە ئاستی
خەڵک ئاژێن یعنی ئەو گرفتانێکەوە خەڵکێتی ئەو کێشانی خەڵکێتی هەمان کێشەی خۆشمانە خۆماش هەمان کێشەمانەیە یعنی گەر بۆ خۆشم هەوڵ بدەم هەرکا بۆ هەوڵاتی هەوڵم داوچکە بۆ هەمان کێشەمانەیە و هەمان ئاستین و لە هەمان ژیاندای زۆر زۆر سوپاس دەکەم خات و چنار جەلال کاندیدی ژمارە 4 لە لیستی 285 کۆمەڵی دادگەری کە لە بازنەی هەولێر کاندیدی هیوای سەرکەوتن بۆ دەخوازم زۆر زۆر سوپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ بۆ ڕەخساندنی ئەم هەلە بۆ ئەوەیکەوە ئەوەی پێمە بە هاوڵاتیانی بگەێنم و یعنی بڵێ وەکو وعددان وعد نادەم بە لەسرم نەکەی بەڵام هێنیانەکەم بڵێن تاکیدیان تاکید لەسەرەوەکەمەوەکەوە متمانیان پێمان هەبێ ئینشاڵڵا قەت متمانەی ئەو کەسەی متمانەوە پێدا متمانەی نادۆڕێنی زۆر سپاس دەکەین سپاس بۆیەوە بە ڕێز و خۆشەویستان سوپاسی هاوکارانم دەکەم تا دیدارێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم و سەلام عەلەیکوم و ڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه